لەگەڵ پێشکەوتنەکانی زیرەکی دەستکرد یان ژیری دەستکرد گومان لەوەدانیا هەموو شتێکی دەوروبەرمان بەڕێوە گۆڕانکاری دەڕۆن. خەریکە شێوازی لێکدانەوەی هونەر و فۆتۆگرافی خەیاڵمان دەگۆڕێت. لە کاتێکدا ئەم ژیری دەستکردە وێنە و ڤیددیۆی سەرسوورهێنەر دروست دەکات، یارمەتی کاری داهێنەرانە دەدات، بەڵام پرسیاری گرنگ لەوەدایە تا چەندێک وێناکردنی مێژوو یان دیمەنە مێژوویەکان ئاڵۆز دەکات. بۆ نمونە کاتێک AI وێنەی کوردێکی سەردەمی کۆن دروست دەکات، چەندێک لەگەڵ نەتەوەکانی تر جلوبەرگەکەی تێکەڵ دەکات یان شێوازی ژیانەکە تێکەڵ دەکات. ئەمەش شتەکان ئاڵۆز دەکات پێکەوە. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و فۆتۆگرافەر میوانی زایڵەی داهێنانە. دکتۆر سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە. پێم وابێت جەنابەت باشترین کەسی کە لەم بوارەدا قسە بکەی لەگەڵەوەی دەزانین فۆتۆگرافەری شاعری و هەروەها ئێستا لەگەڵ ئایش یعنی سەر و سەودایەکی زۆرت هەیە و چەندین جۆری وێنە دروستەکەی بە AI. ئێمە دەزانین بۆ هەموو شتەکان دەوترێت کاتێکە ئەم تەکنالۆژیا ئەم داهێنانە ئەم شتە بە شێوەیەکی بەرپرسیارانە دروست بکرێت زیانی نابێت، یعنی شتەکە هاوکاری ئەکات، هاوکاری داهێنان دەکات. دەمەوێت بزانم لێرەیە بۆ AI یان ژیری دەستکرد شێوازی بەرپرسیارانە چییە؟ بەکارهێنەر چۆن بزانێت کە بە بەرپرسیارانە ئەم کارە ئەکات، ئەم بەکارهێنانە ئەکات؟ یارە یەکەم شت کە بەکارهێن پێویستە بیخاتە ڕوو ئەوەیە کە بڵێ ئەم هونەرم یا ئەم نووسینەم یا ئەم شیعرم بە هاوکاری ژیری مرۆ کرد، کە من پێڵم ژیری مرۆکریا باوەکاری AI کراوە. ئەو دەستپاچیە، ئەو دەستپاچیە زۆر گرنگە بۆ ئەوەی نەسەر لە ئێمە تێکچێوەکو ئێمە کە بینەرێکی هونەرین یا خوێنەرێکی چیرۆکێشین سەر لە مێژوونووسیش تێک بدات. وەکو خۆشتان فەرمووتان، ینی بەڕاستی ئێستا ئەمە لە بەردەمی گۆڕانکارێکی زۆر گەورەین لە ژیانە. ئەگەر لە مێژووی مرۆڤ چوار شۆڕشی پیشسازی و تەکنۆلۆژی ڕوویا بێت، ئەمەی ئێستا ڕوبەڕووی ئەبینەوە شۆڕشی چوارەمە کە ئەوانی پێشوو هیچیان وەکو ئەمە نەبوون. بە بۆچوونی من هەموو ژیانمانە گۆڕێت. ئەوە نییە بڵێ من AI بەکارە هێنم یا بەکاری ناهێنم، بەڵکو پرسیارەکە ئەوەیە کە چۆن خۆمانی لەگەڵا بگونجێنین کە ئازارمان پێنەگات. ئەتوانین لە جوانی ژیانە بەکاری بێنین وەکو گوڵانی من کێشاو من، ئەشتوانین بەکاری بێنین لە کاری نەشیاوە وەکو ئینتەرنێت کە لەسەر تا داهاتە بوو. بەڵێ باشە دکتۆر، تۆ پێت وایە ئەمە ئێمە دەکرێت ئەمە بەجێ بهێڵڕێ بۆ ئەوەی چۆنەڵی بۆ ویژدانی بەکارهێنەر تا بڵێت ئەمە چۆنەڵی بە AI ئەم چیرۆکە نووسراوە یان ئەم وێنەیە بە AI دروست کراوە، یاخود دەبێت یاسا و ڕێسایەکی هەبێت؟ دیارە بێ یاسا و ڕێسای هەبێ. ئێستا بەڕاستی قانونی بڵین کۆپیڕایت یا مافی وەشان، مافی چاپکردن هەیە، بەڵام ئەو مافە بۆ مرۆڤ پارێزراوە. ژیری مرۆڤ کرد تەنیا مرۆڤ بەشدار نیتیایە، چەند لایەنێک بەشدارن تایە، لایەنێ لەوانە مەچینەیە. هەر خۆی ژیری مرۆڤ کردیش بەڕاستی لەژێر پرسیارایە ئایا ئەتوانێت ئەو هەموو زانیاریە یا هەموو کللتورە مرۆڤایەتیە کۆبکاتەوە و بیهێنێت ئێمە بەکاری بهێنینەوە. بۆ نمونە ئەو وێنانەی من کە بڵێن پۆرتریتن من لە بەژیری مرۆڤ کرد کێشاو من سێرێ و خانماناکەم لە وازی هەمویانم دیبێت. دیارە خۆ ژیری مرۆڤ کرد ئەچی ئەیان هێنێت لە دنیایەکی کەوایان هێنێت. بە بۆچوونی من هەموو قانونی کۆپیڕایتی خستۆ دەژێ پرسیارەوە. ئێستا گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە چۆن ئەم قانونانە بگونجێنن لەگەڵ ئەوە کە ژیری مرۆڤ کرد هێناوێتە بواری ژیانەوە. ئایا من کۆپیڕایتم هەیە یان ئەو سۆفتوێرە ئەو ئەپلیکیشنەی بەکارم هێناوە یان ئەو کەسانەی کە بەشدار بوون لە نووسینی ئەو ئەپا یان ئەو کەمپانیە خاوەنێتی گەلێک ئاڵۆزە. کاتی خۆی زۆر ئەسان بوو کەسێک شیعرێکی نووسی کۆپیڕایتی هەبوو، ئێستا وان نییە.
بەڵێ باشە دکتۆر لایەنێکی تری ئێمە ئەزانین لایەنی مێژوویە دەبینم لە هەندێک بەرنمەیە هەندێک وێنەی مێژووی با بڵین ئێمە دەزانین وێنەی کۆنمان نییە یاخود کەمن لە بەردەست کاتێکە باز لە با بڵێن ڕووداوێکی مێژووی کورد بکرێ بە ئای هەندێک ڤیددیۆ دروست دەکرێ ئەم ڤیددیۆیە وای لێ دێ کە با بڵێن جلو بەرگەکان شێوازی ژیانەکان ئێمە دەزانین ئای نەتەوەکان یعنی تێکەڵ ئەکای لەوانەیە تۆ ئەو شێوازەی کە تۆ ئەتەوێ وێنەیەکت بۆ دروست بکە بە تەواوەتی 100% کوردێکی با بڵێن 100 ساڵ 200 ساڵ لەمە و پێش نەبێت ئەم کوردەی کە ئەو ئایە بۆی دروست کردووی ئایا ئەمە چەندێک وێناکە لە بەردەم خەڵک ئەشێوێنێ مێژۆکە ئەشێوێنێت ینی گومانیتیان نییە ئەگەر تۆ خەنمێکی کورد پێشیت و بەرگێکی ئەفغانی لەبەر بکەیت ئەوە تا ڕادەیەشی زۆر هەم چێژی جوانی ئێمە تێگەیە هەم مێژوومان لێ تێگەیە بەڕاستی من خۆم زۆرم هەوڵم ما بۆ نمونە وێنەیە بچێشم کە خانمێکی کورد بێ زیلێکی کوردی کلاسیکی لە بەرابێ وەکەوەی کە دایکی ڕەحمەتیم لەبەریە کرد تا ئێستا نەمتوانیەوە هەرچیەک دروستەکەم مەسەرەن ئەفغانیە یا تێکەڵێکە لە بینی ئێرانی و ئەفغانی و بلوچ و بەو جۆرە دیارە ئای لە وەکۆ وێنەیەکە لە شەشەکە ئێستا لە کللتوری ئەوروپی باشتر تێدەگا چونکە کللتوری ئەوروپی تۆمار کراوە هەروەها کۆمەڵێشتی ژەیە کە ڕەنگە بەکارهێن یان بە تایبەتی بەکارهێنی کورد هێشتا لێ بە ئاگانە بێ چونکە تەنیا ئەوە نییە تۆ بڵی ئەو وێنەیەم بۆ پێشە ئێستا ئەمە دیارە هەموو تەکنۆلۆژیکی واکەیەتە پێشەوە کۆمەڵێ زانستی کە دروست دەکات یەکێ لەوانە ئەوەیە کە ئێستا پێوتێ پرۆمپ ئینجینێرین تۆ چۆن لەگەڵ ئایە ئەدوێیت ئەوە گرنگەکەیە جاری وا هەیە بە یەک وشەکە لەگەڵ یا ئەدوێیت ئەو شتێکی ترە بۆ دروست دەکات ئەمانە هەمووی کۆمەڵێک گرفتن گومانم نییە لە داهاتووە چارەسەرەکرێت بەڵام حاڵی حازر ئێستا چارەسەرمان نییە بەڵام لەگەڵ هەموو ئەوەشە زۆر بەکەڵکە بۆ هەندێ بواری میدیا بۆ نمونە ئەگەر من باسی خانمان بکەم کە لە کوردستان بەداخەوە خۆیانە سووتێنن پێویستم بەوە نییە وێنەیەکی ڕاستەقینە بێنم کە ڕەنگە زۆر جرێک بڕ بێت ئەتوانم وێنەیەکی هوەری ئای پێشم کە خانمێک ئەسووتێ بڵام لە هەمان کاتە تابلۆیەکی ڕنجینە تۆ دڵێ داناخۆ پێ بۆ کەسێک بەجلی کوردیەوە خانمێک بەجلی کوردیەوە ڕسمی گیرا بێت سوتا بێت بەڕاستی من ناتوانم سێری بکەم بەڵام مەگەر یەکێکم بەژیری مرۆ کرد کێشا بێت بۆ مەکو هوەرێک ئەبزانم هەندێکم بۆ ناردبوون ئەوە ینی ئاسانترە بۆ بینەر کە بتوانێت هەزمی بکات. بەڵێ دکتۆر بێجگە لە بابەتی با بڵێن وێنە بابینە سەر بابەتی دەنگ ئێمە چەندێک لەوە دوورین بۆ نمونە ئەگەر کورد سوودی لێ ببینێ بۆ نمونە بۆ ئەوەی کتێبەکان ئیتر بە دەنگ بکەوێتە بەردەست بیستەر یا خوێنەر کەمتر با بڵێن ینی ئێستا ئێمە شتێکێکە زۆر باوە ئادیۆ بوک یان با بڵێن کتێبی دەنگی ئەوەمان زۆر کەمە لە ناو کووردا چەندێ ئەتوانرێ سوود لە ئای ببیندرێ لە مەولا بۆ ئەوەی کتێبەکان بکرێن بە ئادیۆ بوک باشترین میدیەمە بەڵام بە بۆ چوونی من پێویستی بە دەستگایە نەک ئیندیڤیدوەڵ بۆ ڕەنگە بەشێک بێت لە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت دەستگای وادا بنێت ئەم کتێبانە هەمووی بنووسرێتەوە چونکە بیرن ژیری مرۆکرد زۆر زیرەکە بۆ گەرێمە چیرۆشتێکمان هەبێ نیوەشی ون بوو بێ ئەم بۆ تەواو کات ئەزانانی ئەم چیرۆکە بەرەوچوێچێت چونکە پژ نابەستێ بە تەنها بەشێک پشتە بەستێ بە هەموو کللتوری مرۆڤایەتی شتێکی زۆر سێرە بەڕاستی ئەوانە هەم ئێستا هەر حاڵی حازر هەندێک لە مەشینەکان کوردیە زانن من لەگەڵ هەندێکیان نادیۆمە ئەڵم کوردیە زانی ئەڵێ کوردی زۆر باش قساکەم خۆی پێمەڵێ ینی ئەمە دیارە کوردی ئێستا زمانێکە کە بەکارێت هەموو زمانە بەکارهێن ئەو زمانانەی بەکارێنن هەوڵێن لە ژیری مرۆکردا هەبێت بۆ ڕەنگە بینێکی تر وەرجێڕانی کتێبیش زۆر ئاسان بێت بۆ لە کوردیەوە بۆ زمانێکی دیکە بۆ ئینگلیزیا بۆ عەرەبی کاوەش
هاوکاری ئەوە ئابێت کە ئێمە کەلتوری خۆمان بەم دنیا گەورەیە بناسیێنین. بەڵێ بێگومان لەم با بڵێن لەو ڕوانگەیەوە سوودێکی زۆری ئەبێت، بەڵام دکتۆر ئێمە دەزانین هەموو شتێکی نوێش کە دێتە ناوە هەندێک کاریگەریشی لەسەر کۆمەلگا هەیە. ئێمە بیرمانە لە سەرەتای 2000ەکانە کاتێکە بەکارهێنانی موبایل زۆر بەربڵاو بوو لە هەرێمی کوردستان، ئەو کاتە کۆمەڵێک تەنانەت کێشەی کۆمەڵایەتیشی لێ دەکەوتەوە، وێنە دەناردرا هەندێک با بڵێن کێشەی گەورەی کۆمەڵایەتی لەو کاتە دروست بوو، هەتاوەکو بەکارهێنەر با بڵێن ئیتر ئاسایی بۆ شتەکان بەلایەنە و زانیان چۆن بەکاری بێنن ئینتەرنێت بە هەمان شێوە. ئایا ئەو کێشە کۆمەڵاتیانی کە دەکرێت بە AI بێتە ئاراوە ئەمانە مەترسیدارتر نابن؟ زۆر مەترسیدارە بن، چونکە AI زۆر لە ژیانەچێت. بۆ نمونە ئێستا توانی تۆ ڤیددیوەیەکی من دروستکەی چی و بێ لی بکەیت هەر دەنگی خۆمە ڕەنگی خۆمە، بەڵام بتوانی ئەبیوزی بکەیت، توانی پێشێلی بکەیت. من هەمیشە ئەمانە وەکو چەقۆ بەکارێنم، وەکو نمونەیەک یان وەکو چەقۆ توانی خۆراکێکی زۆر جوانی پێ ئامادە بکەیت و هاوڕێ و خێزان و هەمووی دڵخۆش بکەیت، هەمان کاتیش هەندێک کەس چەقۆ بەکارێنێ بۆی خەڵکی پێ بکوژێت. یعنی ئەمە ناتوانین بەڕاستی تاوان لە کۆمەڵە نەهێڵین، بەڵام ئەوەیە توانین بیکەین ئەوەیە کە خۆمان وەکو کەسانێک کە لەم کۆمەڵا ئەدوین و خەڵک چاوی لێمانە و ڕەنگە هەندێک کەس بێوێلا سەیان بکاتەوە، نمونەی دەستپاکی و جوانی بین بۆ ئەوانە. یعنی کۆمەڵی مرۆڤ کۆمەڵێک شت کۆنتترۆلیەکە، ڕەنگە دوانی گرنگیان مۆراڵ و قانون بێت. قانون دیارە ئەبێ پشکێت لە دادگا ئەمجا بۆی بە تاوانمار بدۆزیتەوە، بەڵام بە بۆ چۆنی من و زۆر جاری ژوتومە مۆڕەڵ لەژێر پێستەوە ئەشکێت. ئەگەر من ئێستا خەپی لەوە بکەمەوە وێنەیەکی تۆ پێشم بای ئای و پێشێلی بکەم، ئەوە خۆی من مۆراڵی خۆم لە دەستداوە. ینی ئەتوانم من داوا لەو ینی ئەو سەرکردانە بکەم، مەبەستم سەرکردەی سیاسی نییە، سەرکردەی کۆمەلگا، ئیتر چیرۆنووسە، شاعیرە، مامۆستایەکی ئاینیە، حاکمێکە، مەحامێکە، ئەو کەسانی کە خەڵک چاوێن لێکەوە جوان لێگرێت، نمونەی دەستپاشی بن بۆی گەنجێک، بۆی خەڵکێکی تر چاوێن لێ بکات. بیرمان نەچێت کە مۆراڵی کۆمەڵ دابەزێت بە یەکەوە دابەزێت. ینی ئەوە ڕەنگە لوبنان باشترین نمونە بێت لە تکە لە دوای جەنگی ئاهلی هاتە دەرەوە. یعنی ئەو دەستپاچیە زۆر گرنگە. ئەگەر کەسێک ئای بەکارەهێنێت یا کەسێک شعری کەسێکی ترەبێ بە هەوێنی شعرەکەی ئەو دەستپاچیە پارێزیە بڵێ ئەمە لەژە کاریگەری ئەوە نووسیمە یان من ئایم بەکارهێناوە. دیارە بەکارهێنا ئای وەکو گوگڵ ناڵێم، چکە توانێت گوگڵش بەکاری بێنی، بەڵام وەکوی کە کاریگەر بێ لەسەر بیرکردنەوەی تو. بەڵێ ئەمجا دکتۆر دوا پرسیارم ئەگەر بکرێت زۆر بە کورتی دەمەوێت بزانم چەندێک گرنگەکە لە ناوەندە تایبەتەکانە، بۆ نمونە لە ناوەندەکانی بنکەکانی پۆلیس لە مۆلا و یاخود لە زانکۆکانە، لە خوێندنگاکانە خەڵکانی شارەزا دابندێن بۆ ئەوەی ئەو شتانی کە بە AI دروست کراوە، ئەو نووسینانە، ئەو با بڵێن لێکۆڵینەوانە ئەمانە پێناسە بکرێن، ینی بدۆزرێنەوە کە ئەمانە بە AI دروست کراون بۆ ئەوەی ئەگەر چۆنەڵی کردیتیش نەدرابێ بە AI دانیشی پێدانە هێنرابێ بوترێت کە ئەمە بە AI. دیارەوەی کە پێوتە کریمینۆلۆژی یان زانستی تاوان ئەگۆڕێت لە مەولا، چونکە AI ئەتوانی تاوانی زۆر گەورە بە AI بکەیت، ئەتوانی ڤیددیوێکی من دروست بکەی ئەمە سەرماڵی بۆ ماڵی وا بڕم، خۆشم لە ماڵەوە نووسماگام لە تۆژ نییە. لەبەرەوە ئێستا لە زۆر وڵاتە لە وڵاتی وەڕەڵاتیشە بەشێک لە پۆلیسەیە کە تایبەتە بە ئینتەرنێت لەو بڕۆیان لە داهاتوێکی زۆر نزیکە بەشێک لە پۆلیس دایەت بۆ AI ئەژی ناتوانێت زۆر پێشتر بکرێت. با بیریشمان نەچێ هەرەوە نیان ئەتوانیشتی زۆر جوانی پێکەی بۆ نمونە پێش کۆمەڵی گەنج حەسەن زیرێکیان دروست کرد بۆ گۆرانیە وتەوە، یانی شتێکی خۆشە کە تۆ بەڵام خۆزگە شعرێکی جوانتریان بەکاربهێنە. سەرم بۆ نمونە تۆتوانی حەسەن زیرەک ئاوازەکانی زۆر خۆش و دەنگیشی زۆر کوردی و تایبەتە، بەڵام جاری وا هەیە
کەمی هێناوە لە لیریکەکەیانە ئەتوانین تۆ لیریکی جوانی لەسەر بدا بنی ئەوان جوانی ژیان کێمە پیر لەگەڵ یاژین ڕۆژانە ڕاستە دکتۆر زۆر سپاس دەتوانم بڵم وێنەکانی کە تۆش بە ئای کێشاوتە زۆر جوان بوو لەسەر شاشەکەش بینیمان زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە سپاس من سپاسیەوە